دوێنێ شەو کە خەفەر بووم لە خستخانەی میهرەبانی تەلەفۆنێکم بۆ هات خاتونێکی بەڕێز سەردانی خستەخانەی کردبوو کە ژانی منداڵبوونی کردبوو. ئەم خاتونە بەڕێزە 5,000 نەشتەرگەری منداڵبوونی کردبوو، جیا لەوەی 11 زگی کردبوو، بەڵام لەو 11 زگە 5,000 نەشتەرگەری منداڵبوونی بۆ کرابوو. لەو 5 نەشتەرگەریە 2 منداڵی بۆ مابووەوە. یەکەم جار بینیم حاڵەتەکەیم بۆ شەڕح کرد، من تێم گەیان بە جۆرێک کە حاڵەتەکەی مەترسیدارە، بەڵام بەو شێوەی نەبێت کە بێتە هۆی دڵە ڕاوکێ بۆ خاتونەکە. دوای بینینی خاتونەکە و پاش ئەنجامدانی پشکنینی سەریری و پشکنینی کلینیکی لۆخانمەکە و هەر ئەو کات سۆنەرێکم بۆی ئەنجامدا بۆ ئەوەی دڵنیا بمەوە کە وێڵاشی منداڵدانەکە کە یەکێکە لە ماکەکانی دووبارە بوونەوەی عملیات دەبتە هۆی ئەوەی کە وێڵاش بچێتە ناو دیواری منداڵدان، بۆ ئەوەی دڵنیا بمەوە کە ئەو حاڵەتەم نییە. شکر بۆ خوا ئەو حاڵەتەمان نەبوو. پاشان بۆ خاتونەکەمان شی کردەوە کە عملیاتەکەی چۆنە و چۆن نییە، تۆزێ هێ من بۆ خاتونەکە باز بۆ خوا تیمێکی بەتوانام لەگەڵا بوو لە نەشتەرگەریەکە، توانیمان نەشتەرگەریەکەی بەسەرکەوتووی بۆ ئەنجام بدەین. خاتونەکە ئەلحەمدولillah ئێستا باری تەندروستی جێگیرە و بەبەکەشی بەهۆی ئەوەی کە نەچوو بۆ ناو مانگی نوێم لە بەشی منداڵە ناکامەکان خوێندرا و بەڵام تەندروستی سوپاس بۆ خوا تا ئێستا جێگیرە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.